سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم جارێکی تر لەگەڵ هاوڕێ هاوکارم تالب ئەبینەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتان واتە بەرنامەی ئێمە و بینەران. بینەرانی خۆشەویست منیش بەنەوەی خۆم گەرم و گەشترین سڵاوەکان پێشکەش بێەوەی ئازیز دەکەم. بەرنامەی ئەمڕۆکەمان هەندێک نامە و بابەتی ئەوەی ئازیز لە خۆگرێت کە پێشکەشتیان یەکەین. فەرمون لەگەڵماندا. تالب بە بەرنامەکەمان دەست پێ بکەین بە یەکەم بابەتمان. لە ساڵیادی 28 گەلاوێژ هێرشی کۆمەری ئیسلامی بۆ سەر کوردستان نزیک دەبینەوە.
ئەم هێرشە لە ساڵی 58 هەساوی ڕووزاوێکی کچوپڕ و چاوەڕوان نەکراو نەبوو. لە ڕاستیدا ئەو هێرشە بەشێک بوو لە پرۆسەی سەرکۆچکردنی شۆڕشی ئێران. ئەم سیاسەتە نەک لە 28 گەلاوێژەوە بەڵکو لە هەمان ڕۆژەکانی دوای بەدەسەڵات گەیشتنی ڕەوتی کۆنەپەرستی ئیسلامیەوە خرایە کارنامەی ئەم دەسەڵاتە. لە کۆچایەکانی مانگی ڕەشەمەی ساڵی 1357 و سەرەتای مانگی خاکەلەوەی ساڵی 1358 لە شارەکانی مەهاباد و سنا بە فەرمانی فەرماندەی پاندوانەکانی ژێردەسەڵاتی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و خەڵک ئاگرباران کران. لە شاری مەهاباد 20 کەس بە تەقەی ڕاستەوخۆ کوژران و لە شاری سنەژ نزیکەی 200 کەس بەهۆی تۆپبارانەوە گیانیان لەدەستا. جگە لەوەش هەر لەو خۆناغەدا ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و توانی بەشێک لە کۆنەپەرستانی مەحەلی لەگەڵ خۆیدا هاوڕا بکات. چەکدارانی فێئۆداڵ و عەشیرەتەکان و ڕێخستنیان لە ڕێکخراوێکی کۆنەپەرستانەدا بە ناوی شۆڕای عەشایری کوردستان و بە بەهێزکردنی ڕەوتی ئیسلامی بە ڕێبەرایەتی ئەحمەدی مەفتیزادە لە شاری سنە لە زومرەی ئەو ڕێشوێنانە بوون. لە سیویەکی خاکەلەوەی ساڵی 1358 لە شاری نەغەدا شەڕی نێوان دانیشتوانی تورک و کوردیان وەڕێخست و پاسدارەکانی ژێرفەرمانی مەلا حەسەنی کۆنەپەرستیان بە مەبەستی کوشتن و تاڵانکردنی مڵک و ماڵکی خەڵک ڕەوانەی ئەو شارە کرد. بەڵە چاوە نەڕەوانە نەبوون جگە لەوەش پاسدارانی کۆماری ئیسلامی ڕۆژی 23 پوشپەڕ تەقایان لە خەڵکی شاری مەریوان کردووە بۆ هۆیەوە 24 کەسیان لەو شارە لە خەڵکی شاری مەریوان گیانیان لەدەستا و 40 کەسیش بریندار بوون. لە شاری سنەژ لە ئەنجامی تەقەی پاسدارانی جێگیر لەو شارە چەندین کەس گیانیان لەدەستا. کاردانەوەی کۆمەڵە و کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بەرامبەر بەم هەڵس و کەوتانە لێبراوانە و شۆڕشتیێڕانە و جەماوەری بوو. خەڵکی کوردستان ڕێفراندۆمی 12 خاکەلێوە بۆ دامەزراندنی حکوومەتی ئیسلامی لە ئێرانیان بە تەواوەتی بایکۆت کرد. ڕووداوەکانی وەک مانگرتنی یەکمانگە لە شاری سنە بۆ دەرنانی پاسداران لەو شارە، کۆچی مێژووی خەڵکی مەریوان بۆ هەمان مەبەست، ڕێپێوانێکی شکۆدار لە سنە و شارەکانی دیکەی کوردستانەوە بەرەو مەریوان و چەندین چالاکی دیکەی لەم چەشنە هەر لەو سەردەمەدا ڕوویاندا. کۆمەڵا کە لەشکەرکێشی بەربڵاوی ڕژیمی بە ئەگەرێکی حەتمی دەزانی هەوڵی دەدا خەڵکی کوردستان بۆ خۆڕاگری و بەرخۆدانێکی درێژخایەن و چارەنووساسر ئامادە بکات. بەڵێ تا لە پاش 47 ساڵ گرنگترین و چارەنووساسترین ئەزمون ئەوەیە کە نابێت لە ڕێخستنی دەستبەجێ ڕێکخراوە جەماوەریەکان شوێنی کار و ژیان غافڵ بین و کات بە فیڕۆ بدەین. پێویستە خەڵک لەگەڵ هەڵکردنی یەکەم شنەبای ئازادیدا دەسەڵاتی خۆیان لە خوارەوە دابەمەزرێنن. لەم پەیوەندیەدا و لە بەرچاوگرتنی ئەزمموی شۆڕای گەڕەکەکان لە شاری سناواتە بنکەکان زۆر گرنگە. ئەمە خاڵی سەرەکیە. پێویستە پلانی پێشوەختە هەبێت بۆ وەڵامدانەوەی خێرا بە پێداویستی ئابوووریە بە پەلەکانی خەڵکو و بۆ بەرەوڕووبوونەوە لەگەڵ گرفتە ئابوووریەکان نەخشە ڕێگای گونجاو هەبێت. دەبێ بیر لە پوچەڵکردنەوەی پیلانی دابەشکاری و دووبەرەکی دروستکردنە نەچەوەی و ئاینیەکان بکرێتەوە. پێویستە بە شێوەیەکی دڵسۆزانە و بە بەرپرسیارانە هەوڵی نەهێشتنی ستەمی نەچەوەی بدرێت و بۆ ئەو مەبەستە نەخشە ڕێگای دیاریکراو هەبێت. دەبێ بەپێ نەخشە ڕێگایەکی کردداری خەڵک لەوە دڵنیا بکرێتەوە کە کۆمەڵگای کوردستان نابێتە گۆڕەپانی بەرەوڕووبوونەوەی گروپە چەکدارەکان. ڕادیکاڵیزم لەم بوارانەدا مانا پەیدا دەکات. بەڵێ بەپێ دیتنی ڕۆڵی حەزبێکی تۆندڕەوە کە بێگومان غێرە کرێکاریش دەبێت ناتوانێت ئەم کۆمەڵگایە لە ڕێڕەوە سەخت و پڕ لە کۆسپ و ئاڵنگاریەکان تێپەڕێنیت. سەرجەمی ئەم پرس و ئەزمونانە لە مێژووی 47 ساڵی کۆمەڵە و کۆمەڵگای کوردستاندا بەرچاو دەکەوێت. بەڵێ لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا چاوان حرەکەتگەلێکی لەباری کۆمەڵایەتی وەخەباتی پێشکەوتن خوازانە لە کوردستان لە ڕوویان داوە کە ئەمانە دەریەخەن کە بزوتنەوەی شۆڕژێڕانەی کوردستان لە قوڵای کۆمەلگادا خەریکە پەرە دەستێنێت. شۆڕشی شکۆداری ژینا نمونەی زیندوی بەردەوامبوونی بزوتنەوەی شۆڕژێڕانەی خەڵکی کوردستانە. خۆ پێشاندانە بەربڵاوەکانی سەرشەقام مانگرتنە سیاسیەکان و ئەو داهێنانە جەماوەری و مەدەنیانەی کە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا دژ بە کۆماری ئیسلامی شاهیدیان بووین نمونەیەکی درەوشاون لە زیندویەتی بزوتنەوەیەکی شۆڕژێڕانەی جەماوەری. بەڵام شۆڕشی ژیناش ڕووداوێکی بێکۆنتێکست و بروسکەیەک نەبوو لە ئاسمانێکی بێهەوردا.
سەیری مانگرتنی گشتی چەند شارێکی کوردستان بکەن بۆ پشتیوانی لە کۆڵبەرە. هەروەها هاودەنگی کەموێنەی خەڵک لە کاتی بوومە لەرزەکەی پارێزگای کرماشان. ئەو کارناڤاڵە گەورەی کە بۆ ڕێزلێنان لە شۆفێرێکی قارەمان کە لە کاتی گەیاندنی هاوکاریدا ببورن لە گەیاندنی هاوکاریدا گیانی بەخت کردبوو. پشتیوانی بەربڵاوی جەماوەری لە بزوتنەوەی حەقخوازانەی ڕۆژاوا کە تمیشا بکەین. سەیری پاڵپشتی لە خەڵکی کوردستانی عێراق بکەن بەرامبەر بە ستەم و ملهوڕگەکانی حکوومەتی ناوەندی عێراق لەو سەردەمەدا. سەیری بزوتنەوە جەماوەریەکان بۆ بەرگریکردن لە ژینگە و پاراستنی ژینگە، خۆڕێخستنە دراوشاوە جەماوەریەکان لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ پەتای کۆرۆنادا، بەرخۆدانی ژنان لە بەرامبەر سەپاندنی حجابی زۆرم لێ و ڕێژەی بەرچاوی ئەو هەڵسوڕاوە کرێکاریانەی کە لە ئاستێکی سەرتاسەریدا خاوەن کاریگەری و ئێعتبارن، یان مەراسمەکانی نەورۆز لە هەموو کوردستان. سەرجەمی ئەمانەوە دەردەخەن کە کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و ستەمدیتوو لە کوردستان سنەتەکانی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خۆیان دەپارێزن و لەمە دواش بەرەو پێشی دەبن. بڵێ لەوەها بارودۆخێکدا پێویستە بە هەموو تواناوە هەوڵ بدرێت بۆ ئەوەی بزوتنەوەی شۆڕژگێڕانی کوردستان کە خاوەنی هەبگەیەکی پڕ لە ئەزمموی بەنرخە لەگەڵ ئەو بزوتنەوە سەرتاسەریەی کە لە پێناونان و ئازادیدا کەوتوتە ڕێ لە یەک هەڵپێکرێن. نابێ مەیدان بدرێت بە هێزە کۆنسەرواتیڤ و ناسیۆنالیست و ڕوانگە گۆشەگیرخوازەکان ئەو بۆچوونە پەرە پێ بدەن کە گۆیە حرەکەتە مافخوازانە و سەرتاسەریەکان پەیوەندیان بە خەڵکی کوردستانەوە نییە. دەبێ هەڵ بدرێت سەرجەم توانایە بەردەستەکان و توانایە نووس و ناچالەکەکان وەگەڕ بخرێن. شۆڕەشی ژینە تا ئەم ساتە ڕێگای نیشان داوە. پێویستە لە ئەزمون و کەموکۆڕیەکانی تا ئێستای ئەم شۆڕشە وانە وەربگرێت و بە کەمترین زەرەر و زیان زۆرترین دەستکەوت بەدەست بێت و هەنگاو بە هەنگاو ڕێگای سەرکەوتن خۆش بکرێت. تالب ئەگەر موافق بی ناوبڕێک وەربگرین بینەرانیشمان ماندوو نەبن. فەرمون. چه شاه باشه چه رهبر، مرگ بر ستمگر، چه شاه باشه چه رهبر، مرگ بر ستمگر، چه شاه باشه چه رهبر. یه حرف ساده که تموم حرفه، یه بغض کهنه که عمیق و ژرفه، برای آدما سرود باور، برای دیکتاتورها وحشت آور. پر از صدای روشن رهایی، یه سرزمین میونه خون و خنجر، میخونه از همیشه پرتوان‌تر. مرگ بر ستمگر، چه شاه باشه چه رهبر، مرگ بر ستمگر، چه شاه باشه چه رهبر. چرا از خشم شبانه پر کن، وطن رو از نور و ترانه پر کن. مردم ما نبد میخوان نبدتر، جهان بیا بشنو حرف آخر. برای آزادی و پرکشیدن، برای شوق رفتن و رسیدن، برای لاله های سرخ پرپر، به جنگ عاشقانه ای دلاور. مرگ بر ستمگر، چه شاه باشه چه رهبر، مرگ بر ستمگر، چه شاه باشه چه رهبر. تا لە بەهەڕۆژی 17 دەسەمبری ساڵی 1999 کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان 12 ئاگۆست بەرامبەر بە 21 گەلاوێژی وەک ڕۆژی جیهانی لاوان ڕاگەیاند. ئەگەرچی بۆنێکی لەو چەشنە تا ئێستا گرەیەکی لە کێشە و گرفتەکانی لاوان بەتایبەت لە وڵاتێکی دواکەوتووی سەرمایەداری نەکردوێتەوە، بەڵام لانیکەم دەرفەتێکە بۆ ئاوڕدانەوە لە کێشەکانی لاوان لە وڵاتێکی وەک ئێران. کۆمەڵگە ئێران بە شێوەیەکی ڕێژەیی خاوەنی زۆرترین دانیشتوانی لاوان لە ئاستی جیهاندا، بە جۆرێکە لاوانی تەمەن 15 بۆ 30 ساڵ نزیکەی 36 ملیۆن لە کوێ دانیشتوانی وڵات پێک دەهێنن. لەم نێوانەدا نزیکەی 14 ملیۆن کەس لە دانیشتوانی ئێران خوێندنی زانکۆیان هەیە و ئەلبەت ئەم توێژە لە کۆمەڵگە ئێران هەر بەم ڕێژەیەش زۆرترین بێبەشی و
زیانی کۆمەڵایەتی بەرکۆتووە. بەڵێ دەتوانین بڵێن لە ئێران لاوان لە نێوان ستەم و هیوادا دەژین. لە شارەکان لە گەڕەکەکان نەوەیەک لە لاوان لە ژێر سێبەری قورسی سیاسەتە کۆنەپەرستانەکاندا گەورە بوون. ئەم لاوانە کە پێویستە دەنگی گۆڕانکاری و نوێبوونەوە بن لە ژێر کاریگەری یاساکانی سەختگیرانە و سنوورکردارانەی کۆمەڵایەتی و سیاسیدا بژین. ئێستا ژیانیان لە نێوان ستەم و هیوا بە داهاتوودایە، ینی لەلایەکەوە فشاری دام و دەستگا و سیستمی دەوڵەت کە مافی دەربڕینی بیرروڕا، ئازادی جلوبەرگ، گوێگرتن لە مۆسیقا، یاریکردنی وەرزش، تەنانەت خۆشەویستیش لێیان سندوێتەوە. لەلایەکی دیکەشەوە ئەم لاوانە بە شێوەیەکی سروشتی ئارەزوی ژیانێکی ئاسایی، ئازاد و پڕ لە هیوایان هەیە. بەڵام ئەم نەوەیە لە دژایەتیکردن لەگەڵ ستەم وازی نەهێناوە. لە هەر دەرفەتێکدا دەنگی ناڕەزایەتی خۆیان بەرز دەکەنەوە، لە زانکۆکانەوە تا شەقامەکان، لە ئینتەرنێتەوە تا هونەر و ئەدەب، بە شێوازی جۆراوجۆر مقاومەت دەکەن و بەرەنگار دەبنەوە. هەندێک جار بە ڕێپێوان و خۆپێشاندان، هەندێک جار بە هونەری شاراوە، هەندێک جاریش بە هاوکاری یەک لەگەڵ یەک بۆ دروستکردنی ژیانێکی باشتر. ئەم لاوانە نەک تەنها بۆ خۆیان خەبات دەکەن، بەڵکو بۆ داهاتووی هەموو خەڵکی ئێران. ئەوان دەزانن کە گۆڕانکاری ڕێگایەکی دوور و درێژە، بەڵام بێ ئەوەی هیوا لە دڵیاندا بمرێت بەردەوام دەبن لە تێگۆشان و بۆ ئەو ڕۆژەی کە دەنگیان ببیسترێت و خەونەکانیان ببنە ڕاستی. هەر قەدەمێک کە ئەم لاوانە بۆ ئازادی هەڵی دەهێنن هیوایەکە بۆ داهاتوویەکی ڕووناکتر بۆ هەموو کۆمەڵانی خەڵکێرە. بڵێ خۆڕاگری لاوانی ئێران لە ئاخێزی ژنژیان ئازادی گەیشتە لووتکە. ئەم ئاخێزە نیشانیدا کە لاوان ئەو دۆخی ئێستا کە کۆماری ئیسلامی پێکی هێناوە قبوڵ ناکەن. گەنجان و تازە لاوان لە ئێران و کوردستان بۆ پەڕی بوێری و فیداکاریەوە ڕژانە سەر شەقامەکان و خوازیەری گۆڕانکاری بڕانەتی بوون. ئەم ئاخێزە دەریخستکە لاوان خاوەن پۆتانسیێلێکی شاراوە و توانایەکی کۆمەڵایەتی بەرزن بۆ گۆڕانکاری. واقعیت ئەوەیە کە سەرەڕای ئەو هەموو سەختی و سەرکوتکردنە ڕۆحی خۆڕاگری لە نێو لاوان هێشتا زیندووە. لە کوردستان لاوان لە مانگرتنە گشتیەکان لە مراسمەکانی نەورۆز ڕۆڵێکی کاریگەریان بوو کە نیشان ئەدات ئەوان ملیان بۆ شێوازە ژیانە نەداوە کە کۆماری ئیسلامی بەسەریاندا دەسەپێنێت. هەروەک تالبیش باسی کرد گەنجان لە فەزای مەجازی لە زانکۆکان گەڕەکەکان پاشەکشیان بە فەرهەنگی زاڵ کردووە. بە شێوازی داهێنەرانە و جۆراوجۆر خەریکی گۆڕینی فەرهەنگی کۆمەڵگان. ئێمە لە ڕێگای ئەم بەرنامەیەوە سڵاو درودی بێپایانی خۆمان پێشکەش بە هەموو لاوان بە تایبەتی لاوانی شۆڕژگەری کوردستان دەکەین و دەستخۆشی و مادوونەبوونیان لێ دەکەین و بۆ هیوایە لە گەڵیان هاوبەشین کە داهاتوو هی ئەوانە. گزنگانی سراسۆ دەمکەلی ڕێگەی خەبات هەڵگرانی بیری تازەی شۆڕش و موش دەینەجات ئەی بەرەنگارانی دونیای پڕ لە ڕەنج و ژینی ڕاش دەی بخوێنن دەنگ هەڵێنن بەو چەکە بۆ ژینی گاش بەو چەکە بۆ ژینی گاش بەو چەکە بۆ ژینی گاش
سەر بە دوژمنکانەوی وا خوڕۆش و جۆشی چەکتان ڕۆی هەتا و بەڕزەوی با لە ڕەوتی سووری مێژ و شۆرەت و ڕەنگاتەوە با لە چوار کوڕ نەیژیهانە بەرزیتان دەنگاتەوە بەرزیتان دەنگاتەوە بەرزیتان دەنگاتەوە ئەی پەڵەنگانی بەسامی نێودڵی داگیرکەران نێودڵی داگیرکەران ئەی هەواڵانی بەزەبری پەیکەری چەوسێنەران پەیکەری چەوسێنەران تەزێنن دوژمنانی ڕووتەڵانی بێبژی و بیڕمێنن ئەی هەڤاڵان کۆشکی سەر نێزە و فری وا هەژاران دەستی ماند و تان لەسەر دڵدا دەنێن دێن بەرەو ڕیستان بە کۆمەڵ دەست لە ناو داست دێن و دێن دەست لە ناو داست دێن و دێن دەست لە ناو داست دێن و دێن ئەی کۆڵنگانی بەسامی نێودڵی داگیرکەران نێودڵی داگیرکەران ئەی هەواڵانی بەزەبری پەیکەری چەوسێنەران پەیکەری چەوسێنەران خشونەت یان توندوتیژی لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی تەنیا لە زیندان ئەشکەنجە و ئیعدامدا خولاسە نابێتەوە. ئەم خشونەتە لە هەر لەحزەی ژیانی بەشی زۆری خەڵک لە ئێران بەدی دەکرێت. ئەمە سەرەتای نامەی کاک ئیسماعیلەکە بۆمانی ناردووە تالب. ئێدامە ئەدات کاک ئیسماعیل ئەڵێ لە یەک ڕۆژدا واتە سێنزەی گەلاوێژی 1404 مردنی بەلایەنی کەمەوە 3 برینداربوونی بەلایەنی کەمەوە 1 و ژارابووی بوونی 14 کرێکار لە ئێراندا ڕاپۆرت کراوە. هەروەها لە ماوەی یەک مانگدا بەلایەنی کەمەوە 14 کرێکار لە شوێنی کارگیانیان لەدەستا و نزیکەی 50 کرێکاریش بریندار بوون. ئەمە توندوتیژی یا هەمان خشونەت نییە چییە؟ ئەماری ڕاگەیاندراو لەلایەن جێگری وەزیری تەندروستیەوە ئەوەندە گەورەتر بوو لە راپۆرتە فەرمیەکانی وەزارەتی کار و پزیشکی یاسایی کە سەرسامی چالاکوانانی کرێکاری و پسپۆڕانی مافەکانی کاری بەرپا کرد. پارێزەر و پسپۆڕی مافەکانی کار لە وەزارەتی کار ئامارێک بڵاو دەکات کە تەنیا کارگە فەرمیەکان و کرێکارە بیمەکراوەکان لەخۆ دەگرێت. هەروەها هەڵاتنی کارفەرمایان و پەیمانکاران و ترسی کرێکاران لە پێشکەشکردنی راپۆرتی ڕووداوی کار و ڕێکەوتنی کارفەرما لەگەڵ خێزانی کرێکاری کۆچکرد و هۆکار بووەکە ئاماری فەرمی ڕووداوەکانی کار لیستێکی کورتی هەبێت. هەر بۆیە ڕووداوی تاڵی ئەم تاوانانە لە شوێنی کار لە ئێران هیچ کات بە شێوەیەکی ڕاستەقینە بڵاو ناکرێتەوە. خاوەنکاران نەک هەر هەواڵی ڕووداوەکان بڵاو ناکەنەوە بەڵکو دێشی شارنەوە. ئێدارە کاریش تەنها زیان پێگەیشتن بەو کرێکارانە بڵاو دەکاتەوە کە بیمەیان هەیە و ئیمکانی شاردنەوەیان نییە. بە سەرنجدان بەم ڕاستیە ئامارە ڕاستەقینەکان لەم بوارەدا زۆر لەوە زیاترن کە لە مێدیاکاندا ڕنگ دەدەنەوە. هەڵبەت قەبارەی کارەساتەکە تەنانەت هەر لەم ئاستەشدا کە بە فەرمی بڵاو دەکرێتەوە زۆر دڵتەزێنە. بە ئاشکرا نیشان دەدەن کە لەم وڵاتەدا خشونەت تا چەند ڕەگ و ڕیشەی داکوتەوە کە گیان لە پێناو ناندا دەبێتە وەهم و کایە پێدەکرێت. بەڵێ لەم ئامارانەدا ئەوەی کە جێگەی سەرنجە هیچ ئاماژەیەک بۆ کرێکارانەی کە تووشی نەخۆشی ئاشکرا و شاراوەی پەیوەست بە نەبوونی ئیمەنی و ئەمنیەتی تەندروستی شوێنی کار بوون
یانە و کرێکارانەی کە بەم هۆیەوە تووشی مەرگی پێشوەختە دەبن هیچ ئاماژەیەکی پێ نەکراوە. بەپێی مادەی 27 یاسای کار هەر کاتێک کرێکار سەبارەت بە ئەنجامدانی ئەرکە پێشپێدراوەکان کەم تەرخەمی بکات یان پەیڕەوی نێخۆی کارگا دوای ئاگادارکردنەوەی بە شێوەی نووسراوە پێشێل بکات خاوەنکار مافی ئەوەی هەیە کە ئەم کرێکارە سزا بدات یان دەری بکات. بەڵام لە یاسای دژە کرێکاری ڕژیمدا باس لەوە نەکراوە کە ئەگەر خاوەنکار لەم بابەتەوەرکی خۆی جێبەجێ نەکرد و لە دابینکردنی ئەمنیەت و پاراستنی گیانی کرێکار کەم تەرخەمی کرد لەو حاڵەتەدا یاسا چۆن مامەڵی لەگەڵ دەکات. هیچ ناکرێت چون لەم وڵاتەدا گیانی ئینسانەکان بایەخی نییە. هۆکاری سەرەکی ڕوودانی ڕووداوەکانی کار کە دەبنە هۆی گیانە دەستان یان زیانی جەستەیی تاوانێکی ئاشکرایکە لەلایەن خاوەنکار و بە هۆکار و هاوکاری و پشتیوانی دەوڵەت بەرەو پێش دەچێت و ڕۆژانە پێڕەو دەکرێت. بەرپرسیارەتی هەر ڕووداوێکی کە لە شوێنی کار ڕوو بدات ڕاستەخۆ لە ئەستۆی خاوەنکارە. ئەوان یان لە ڕاهێنانی کرێکاران خۆدەدەزنەوە یان ئامێری پێویست بە پێی ستانداردی ئەمنیەتی پێویست دابین ناکەن یانیش بە ماندووکردن و سوکایەتی پێکردن هیچ دەرفەتێک بۆ وردبوونەوەی کرێکارانی ژن و پیاو ناهێڵنەوە. کرێکارێکی کە موچەی تەنانەت یەک لە سەرسەی لانیکەمی پێداویستیەکانی ڕۆژانەی خۆی و بنەماڵەکەی دابین ناکات ناچارە یان دەبێ ئیزافەکاری بکات یان کارێکی دووەمیش بدۆزێتەوە لە پاڵیدا. ئاشکرایە کاوە کرێکارێکی ماندوو و شەکەت بەردەوام لە ترسی ڕووداودایە. بڵێ کاگە ئیسماعیل لە ئێدامەی نووسراوەکەیدا دەڵێ واقعیەت ئەوەیە کە خاوەنکاران بەهۆی تەماح و چاوچنۆکی لە ڕادەبەدەر نەدەیانەوەی ئەمنیەتی شوێنی کاری کرێکاران دابینکەن و نیگەرانی لە دەستدانی گیانی کرێکارانن لە ئەنجامی ڕووزاوەکانی شوێنی نەئەمنی کار. تەنانەت نیگەرانی ئەوەش نین کە کرێکاران لە ترسی گیان کارەکانیان بەجێ بهێڵن چونکە دەزانن کە لەشکری بەرێنی بێکار لە مەیدانەکانی کار و لەبەر دەرگای کارگە و کارخانەکان ڕیزیان بەستووە و هەر کاتێک بیانەوێت دەتوانن کرێکارانی تر وەربگرن و لە هەمان شوێن و ژینگەی نائستاندارد و نائەمندا هەر چەشنەکارێکی قورسیان بەسەردا بسەپێنن. لە ئەوە هەلومەرجێکدا ئەوە خودی کرێکارانن کە دەبێت لە فکری خۆیاندا بن و بە خەباتی ڕێکخراوی خۆیان خاوەنکاران و دەوڵەت ناچار بە دابینکردنی ئەمنیەتی شوێنی کار بکەن. دابینکردنی ئەمنیەتی شوێنی کار وەک هەر داواکاریەکی تر تەنیا بەهێزی خەبات و تێکۆشان بەسەر سرمایه‌داران و دەوڵەتی پشتیوانیاندا دەسەپێنرێت. بەڵێ لە گرنگی ڕووداوەکانی شوێنی کار لە ڕوانگەی زیانە کۆمەڵایەتیەکانەوە بەڕاستی دووهێندەشە. هەر کرێکارێکە گیانی لە دەستدەدات شیرازەی بنەماڵەیەک لێک هەڵدەوەشێت. لە بنەماڵەیەکدا کە ئەگەر کرێکارێکی نافەرمی گیانی لە دەست بدات کە سوکار و پاشماوەکانی ناتوانن موچەی خانەنشینی وەربگرن و سەرچاوی بژێوی ژیانیان بە تەواوەتی لە دەست دەچێت. ئەگەر قوربانیەکە کە کرێکارێکی کۆچبەری ئەفغانستانی بێت لەوانەیە تەنانەت لە ئامارەکانیشدا هەر ناویشی تۆمار نەکرێت. وەزارەتی کار بە مەبەستی بەرگریکردن لە سەرمایه‌داران بەردەوام هەوڵ دەدات ڕێژەی ڕووداوەکانی کاتی کار کەمتر لە ئاماری ڕاستەقینە نیشاندات و لە گرنگی ئەو ڕووداوانە کەم کاتەوە. تەنانەت هەموو ئەو ئامارانە کە ئاماری نیوە و ناتەواویشن نیشان دەدەن کە لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی دژە کرێکاری کۆماری ئیسلامیدا بە بەراورد لەگەڵ زۆربەی وڵاتانی تر ڕووداوەکانی شوێنی کار یەکێکە لە گەورەترین هۆکارەکانی گیانەدەستانی کرێکار. بڵێ وایە لە کۆتاییە نووسراوەدا هاتووە سەرمایه‌داران جگە لە چاوچنۆکی و کەڵەکەکردنی سەروەت و سامان بیر لە هیچێکی دیکە ناکەنەوە. ئەوان نایانەوەیت لە پێناو دابینکردنی ئەمنیەتی شوێنی کاردا هەزینە بکەن. ئەگەر ڕۆژێک گوشاری خەبات و ناڕزایەتی کرێکارانیان لەسەر نەبێت تەنانەت ئەوە فەرامۆش دەکەن کە کرێکاریش مرۆڤە نەک ئامرازێک لە دەستی ئەواندا بۆ بەدەستێنانی خازانج. تا کاتێکە ئاخێزی شۆڕشی کرێکاران و کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش ڕژیمی کۆماری ئیسلامی و سیستمی سرمایه‌داری ڕانەماڵێت ئەوە خودی کرێکارانن کە دەبێت لە فکری خۆیان دابن و بە پشبەستن بە خەبات و ناڕزایەتی ڕێکخرا و یەکگرتوانەی خۆیان دەوڵەت و خاوەنکاران ناچار بکەن کە ئەمنیەتی شوێنی کار دابین بکەن. کوشتاری کرێکاران لە ناوەندەکانی کار دەبێ وەک کوشتنی بە ئەنقەست هەژمار بکرێت. پێویستە خاوەنکاران وەک سەبەبکار و وەڵامدەرەوەی ڕووزاوەکانی شوێنی کار بناسرێن.
ئەمنیەتی شوێنی کاریش وەک هەر داواکاریەکی تر تەنیا بە خەبات و هاوپشتی چینایەتی کرێکاران بەسەر سەرمایەزار و دەوڵەتە پشتیوانیەکانیاندا دەسەپێندرێت. زۆر سپاس بۆ کاک ئەسماعیل بۆ ناردنی ئەم نامەیە ناوبڕێک وەربگرین درێژە بە بەرنامەکەمانە دەین. زۆر باش فەرموو. تالب هاوڕێ نەرمین راپۆرتێکی ئامادە کردووە و نووسیویەتی بە راپۆرتی گروپی میدیایی ڕۆژنامەی شەرق پەیوەندی پێکاتایی هەژاری خۆراک لەگەڵ زیانە کۆمەڵایەتیەکان و لە بەرامبەردا نەبوونی پشتگیری کۆمەڵایەتی بووەتە هۆی ئەوەیکە مادە خۆراکی سەرەتاییەکان ببنە کاڵایەکی لاکشێری و لەم دۆخەدا منداڵان زیاتر لە هەر گروپێکی دیکە زیان دەبینن. داساکانی لێکۆڵینەوەی ئەم ڕۆژنامەیە نیشان دەدەن کە سەرچاوەی هەژاری خۆراک لەو خێزانانەکە لێکۆڵینەوەیان لەسەرکراوە کەمی داهات بێکاری و مادە هۆشبەرەکان بووە. یەکێک لە خاڵە جێسەرەنجی لەم لێکۆڵینەوەدا بەتاڵبوونی سفرەکانی زۆری بنەماڵەی ئێرانی لە پرۆتۆین بوو. تەنیا 1.7% خێزانەکان ڕایان گەیاند کە ڕۆژانە پرۆتئین واتە گۆشت، مریشک، هێلکەی مریشک و دانەوێڵە بەکاردەهێنن. 26.9% هەموو خێزانەکان وتویانە هیچ جۆرە پرۆتۆئینێک بەکار ناهێن و لە نێوان خێزانەکان خاوەنی کار لەو خێزانانە کە خاوەن کار تیادایە زیاتر لە 93% کەمتر لە هەفتەیەک جارێک پرۆتئین بەکاردەهێنن یان بە تەواوەتی پرۆتۆئین بەکار ناهێنن. لە خێزانەکانی خاوەنی سەرپەرشتیاری بێکاریشدا ئەم ڕێژەیە دەگاتە 95%. ئەلبەتە بە بەکارهێنانی شیرەمەنیەکانیش پێناسەیەکی زۆری لەم خێزانانەدا نییە. بەڕاستی قەیرانی خۆراک وەک کێشەیەکی زۆر جددی بۆ منداڵان دادەنرێت بۆیە باسێکی زۆر گرنگە. لەسەر بنەمای ئەم راپۆرتە تەنها 2% منداڵان هەر ڕۆژە شیرەمەنی بەکاردەهێنن وە 50% بە تەواوی شیرەمەنی وەرناگرن. تەنانەت لە خێزانەکانی خاوەنی کاری جێگیریشدا هیچ یەک لە منداڵان
بەکارهێنانی ڕۆژانەی شیرەمەنیان نەبوو. ئەم داتانە بەرگری لە بڵاوبوونەوەی خراپ خۆراکی شاراوە لە نێوان منداڵاندا و ئەگەری دروستبوونی کێشەکانی گەشەسەندن، ئێسک و زانینی لەنەوەی داهاتوودایە و لەم ڕاپرسیەدا 43% خێزانەکان لە ژێر سەرپەرشتی ژناندان. داتاکان دەڵێن کە بەشێکی گەورەی ئەم ژنانە یان خاوەنی کاری جێگیر نین یان بەهۆی پێکاتە پیا و سالارەکانی بازاڕی کارەوە بە کاری کاتی نافەرمی یان کارە بێبیمەکان سنووردار بوونەتەوە. لە ئەنجامدا خێزانە ژن سەرپەرشتەکان زیاتر لە مەترسی خێرانی خۆراکیدان، بە تایبەتی لە دۆخی بەکارهێنانی پرۆتەین و شیرەمەنیەکاندا کە پێداویستیە بنەڕەتیەکانی منداڵان لەخۆ دەگرێت. لەم نێوانەدا نەبوونی سیستمی پشتگیری بەردەوام بۆ ژنانی سەرپەرستی خێزان جیاوازێکی قوڵ و ئاشکرا دروست دەکات. جیاوازیەک کە هەر ڕۆژە لەگەڵ ئەنجامەکانی بۆ تەندروستینەوەی داهاتوو ئەمانە قوڵتر دەبێتەوە. بەڵێ لەم ڕاپۆرتەدا هەروەها هاتووە تەنانەت خێزان هەن کە پێشتر و پاشماوەکان و قاچی مریشک پاکەچە مریشکەکانیان کۆ دەکردەوە کە تازە کاتی بەکارهێنانیان تەواو بوو. بەڵام لەوانەیە باوەڕ نەکەن کە ئێستا دابینکردنی هەمان ئەم کەلوپەلانەش بۆ ئەم خێزانانە قرس بووەتەوە. یان ئەوەی کە زۆربەی ئەم خێزانانە پێشتر توانایی ئەوەیان هەبوو کە سەبەتە پرتەخاڵێک بکڕن و خێزانەکە هەمان ئەوە وەک میوە بەکاربهێنن، بەڵام لەگەڵ بەرزبوونەوەی نرخی میوە و سەوزەکان چیتر ئەگەری کڕینی هەمان ئەم کەلوپەلانەش بۆ ئەم خێزانانە ئیمکانی نییە. هەژاری لە ڕادەبەدەر بەر لە کەسێک ژیانی منداڵان وێران دەکات. مردنی منداڵان لە تەمەنی کەمدا کەمەندامی، بەدخۆراکی، کێشە دەرونیەکان، تێکشوونی کارکردی مێشک، توشبوون بە توندوتیژی و فرۆشتنی منداڵ و کۆرپەڵە هەمویان لە زۆمرەی دەرەنجام و لێکۆچەکانی ئەم بابەتەن کە زیاتر لە پەراوێزی شار و ناوچە هەژار نشینەکان ڕوودەدەن. منداڵان لە بنەماڵە کۆچبەرەکاندا لەگەڵ هەژاریەکی لە ڕادەبەدەر بەرەو ڕوو دەبنەوە. بەپێ ئەنجامەکانی توێژینەوەیەک بە گشتی نزیکەی 23 ملیۆن کەس لە فەزایەکدا دەژین کە لە ڕاستیدا دەتوانین بڵین تیادا گرفتار بوون. یەکێک لە دیاردەباوەکان لەم ناوچانە بریتیە لە کڕین و فرۆشتنی کچان وەک کاڵا. یەکێک لە شێوازەکانی ئەم مرۆڤفرۆشیە بریتیە لە ناچارکردنی کشانی کەمتەمەن بە هاوسەرگیری. بڵێ لەم راپۆرتەدا لەو بارەوە کە لەسەر ژنان و پرسی کچانی کە ئاماژەی پێکردووە لێرە ئاماژاکە بە ڕۆڵی دەوڵەت، بوونی گەندەڵی بەرفراوان و ئابووری مافیایی و نایەکسانی لە ئێران زیاتر جێی ئاماژە بوو. راپۆرتەکە لە زمانی کارناسێکەوە دەڵێت بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە یاسای کاری کرێکارانی کارگە بچووکەکانی کەمتر لە 10 کەس ناگرێتەوە، باوبوونی کاری ناتەوە و کۆمپانیاکانی هێزی مرۆیی و حەقدەستی زۆر و زەوەندی بەڕێوبەران لەلایەک و پەرەسەندن و قۆڵبوونەوەی هەژاری لەلایەکی ترەوە دەتوانین بگەینەوە ئەنجامێک کە بە شێوەیەکی گشتی نایەکسانی لە ئێران لەوانەیە گەیشت بێتە زیاتر لە 90%. بە وتێ و کارناسە ئەگەر سیاسەتی کۆمەڵایەتی یان شوێنی نیشتەجێبوونی کۆمەڵایەتی گونجاو نەبێت، کرێکاران ناتوانن بە کەمترین هەڵدەست خانووی گونجاویان هەبێت و لەم ڕۆژەوە دەوڵەت بەرپرسیارە بە بەکارهێنانی سیاسەتی کۆمەڵایەتی و دابەشکردنەوەی داهاتەکانی سەرچاوەگرتوو لە باج. لەو ڕێگەیەوە ناتوانێت کەلێنی چینایەتی کەم بکاتەوە. ئەو لە درێژەدا دەڵێت کە ئەگەر ئێمە نەتوانین ئەم ڕوانگەیە بگۆڕین لە داهاتوشدا ناتوانین نەبوو منداڵان و نەبوو چینی کرێکاریش هیچ کارێک بین. بەوتێم کارناسە کرێکارانی نەوەی یەکەمی نیشتەجێبوون لە نیشتەجێبوون نافەرمیەکان بیمەیان هەبوو. لە نەوەی دووەمدا هەندێکیان بیمەیان هەبوو، بەڵام لە نەوەی سێمدا بە شێوەی گشتی هیچیان بیمەیان نیە. بڵێ هەژاری یەکێکە لە کێشە جدیەکان کە کاریگەریەکی خۆر لەسەر ژیانی منداڵان لە سەرانسەری جیهان لەوانە لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی دادەنێت. منداڵان وەک لاوازترین توێژی کۆمەڵگا لێکۆچە ئابووری و کۆمەڵایەتیەکانی هەژاری زۆرترین کاریگەریان لەسەر دادەنێت. منداڵانی هەژار لە ئێران ڕوبەڕووی بەدخۆراکی و کەمبوونی خۆراکی پێویست دەبنەوە.
بەپێی راپۆرتی ڕێکخراوە تەندروستیەکان کەمبوونی ئاسن، ڤایتامینی دی و پرۆتئین لە نێو منداڵانی ناوچە بێبەشەکاندا زۆر بەرچاوە. ئەم کێشانە دەبنە هۆی لاوازبوونی سیستمی بەرگری، کورتی باڵا و کەمبوونەوەی گەشەی مێشک. هەروەها دەسڕانەگەیشتن بە ئاوی خواردنەوەی پاک و ئیمکاناتی تەندروستی پێویست مەترسی توشبوون بە نەخۆشیە گوازراوەکان زیاتر دەکات. راپۆرتێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی سەبارەت بە کاریگەریەکانی هەژاری لە ساڵەکانی سەرەتای منداڵیدا دەڵێت کاریگەری هەژاری لەسەر تەندروستی جەستەی منداڵان لە بارودۆخێکدایەکە 80% مێشکی مرۆڤ لە 3 ساڵی یەکەمی ژیانیدا پێک دێت. ئەم ڕاستیە زانستیە دەبێتە هۆی بێبەشبوونی زۆربەی منداڵانی بنەماڵە هەژارەکان کە بە گشتی سەر بە کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشن. لەوەش خراپتر هەژاری دەبێتە هۆی زیادبوونی مردن لە نێو ئەم جۆرە بنەماڵانەدا. بەرپرسانی حکوومەتی کۆماری ئیسلامی ساڵانێکەکە بێهودە هەوڵیانداوە بە شێوازی جۆراوجۆر ژنان ناچەر بکەن منداڵی زۆرتر بخەنەوە تا حەشیمەتی وڵات بگاتە 150 ملیۆن کەس. بەڵام ئەوان بەکردەوە و بەهۆی هەژارترکردنی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە ئاراستەی پێشەوانەی ئەم سیاسەتە هەنگاو دەنێن. بەڵێ نەرمین لە کۆتایی نامەکەیدا باس لەوەکە دەڵێ کۆماری ئیسلامی حکوومەتێکی دواکەوتووی سەرمایەداریە. سامانی بەرچاوی بەرهەمهاتوو لە چەوسانەوەی هێزی کار، بەرهەمێنانی کەرەستە ژێرزەویەکان و باجی ئەم وڵاتە یان دەدزرێت یان بە شێوازی جۆراوجۆر بە فێڕۆ دەدرێت. لەژێر دەسەڵاتی ئەم جۆرە حکوومەتەدا منداڵانی بنەماڵە کرێکاریەکان لە بوونی کەشێکی گونجاو بۆ گەشەکردن لە ئارامی ئاسایش لەوانە بێبەش دەبن و لە دەرفەتێکی زۆر کەم بۆ فێربوونی زانست، هونەر، کات بەسەربردن و گەشەپێدانی داهێنەکانیان بەهرەمەند دەبن. لە ڕژیمێکدا کە 70% هاوڵاتیانی بەرەو هەژارەیەکی ڕەها و ڕێژەی پاڵپێوە ناوە، لە ڕژیمێکی کە لە ناوخۆیدا تووشی کەلێن و ناکۆکی قوڵ بووە و تەنها لە بەرامبەر خەڵکی ناڕازی و خەباتکاردا یەکگرتووە، ناتوانین هیوا بە باشتربوونی بارودۆخی منداڵان ببەستین. باشتربوونی دۆخی منداڵان تەنها بە ڕووخانی ڕژیمی کۆماری ئیسلامی و دامەزراندنی حکوومەتێکی کە لەلایەن کرێکاران و زەحمەتکێشان و هاوچارە نووسەکانیانەوە بەڕێوە ببرێت ممکن دەبێت. چاوان ناوبڕێکی کورد ببینین بێنەوە لای بینەران. تا لە بنامەیەکی تری بەرنامەکەمان نامەی کاگ ڕەسووڵە کە بۆمانی ناردووە. کاگ ڕەسوول لە نووسراوەیەکدا دەڵێ ئەمڕۆ بیستنی ناوی کوردستان لە بیری خەڵکی جیهاندا واتای وڵاتێکی پارچە پارچەیە کە ساڵانێکی درێژە خەڵکەکەی لەگەڵ ڕژیمە مۆستەبێت و داگیرکەرەکاندا لە ڕێگای گەیشتن بە مافە سەرەتاییەکانیان خەبات دەکەن. خەڵکێکە لە سەرەتاییترین مافەکانی خۆیان بێبەش و تووشی ستەم و چۆسانەوەی سیستماتیک بوون. هەر گۆشەیەک لەم ناوچەیە هەزاران حەماسە و فیداکاری لە ژنان و پیاوانی لە مێژووی خۆی تۆمار کردووە کە نرخی گەیشتن بە ئازادی و یەکسانیان بە گیانی خۆیان داوە. ئاوات و بیرۆکە بەرزەکانی وەک ئازادی، بەرابەری و جادپەروەری کۆمەڵایەتی کە لە کوردستاندا ڕیشەی هەیە وای کردووە کە ڕژیمی ئێران لە کوردستان بترسێت. بەڵێ کاگ ڕەسوول لە بەشێکی تری نامەکەیدا لە ڕوانگەی خۆیەوە 3 خاڵ بە هێزی بزوتنەوەی کوردستان دەخاتە ڕوو کە لەم ناوچەیە ڕێگوڕیشەیان داکوتاوە. یەکەمیان ئازادی و دموکراسی. ئەگەر نیگایەک بە مێژووی خەباتەکانی کوردستان بکەین تێدەگەین کە کوردستان هەمیشە سەنگەری خەبات بووە بۆ ئازادی و دموکراسی، چ لە کاتی دەسەڵاتی ڕژیمی شاهەنشاهی و چ لە کاتی ڕژیمی کۆماری ئیسلامیدا. ڕاستەویست و داخوازی خەڵکی کوردستان لەگەڵ باقی خەڵکی دیکەی ئێران جیاوازی هەیە. لێرە لە کوردستان بزوتنەوەیەکی جەماوەری بەهێز لە ئارادایە کە بۆ خۆی تایبەتمەندی داوە بە خەباتی خەڵکی کوردستان، بەڵام سەرەڕای جیاوازیەکانی چارەنووسیان پێکەوە گرێدراوە.
چون ئازادی و بەرابەری و گەیشتن بە دادپەروەری کۆمەڵایەتی ئاواتی خەڵکی چەوساوە و بەشمێنەتی ئێرانیش بووە کە دوژمنی هاوبەشیان ئەوانەی زەوت کردوون. کوردستان لانی کەم لەم چەندەیە ڕابردوودا پێشەنگی ئەم خەباتە هاوبەشە بووە. لە سەرەتا نای گەورەی بەدەسەڵاتی ڕژیمی ئیسلامی ود لە ماوەی ئەم 47 ساڵەشدا بەدەسەڵاتی کۆماری ئیسلامی و سیاسەتەکانی مەقاومەتێکی شۆڕشکێڕانەی بەرامبەر بە ڕژیمی ئیسلامی بەڕێوە بردووە وە گەلێک حرەکەتی گەورەی جەماوەری دەشت بەم دەسەڵاتە لە مقاومەتی چەکدارانە تا ڕێخستنەکان تا مانگرتنەکان تا خۆپێشاندانەکان و تا مەراسمەکان و هیتر و ئەمانە هەمووی دەرخەری ئەم ڕاستیان ینی پێشەنگبوونی کوردستان. دووهەم خاڵکە کاگرسول لە نامەکەیە باسی لەکات بوونی حزبە سیاسیەکان لە ناخی کۆمەلگای کوردستانەوە باز لەکات کاڵێ ئەم حیزبانە لە ناخی کۆمەلگای کوردستان و هەڵقوڵاون و خاوەنی مەشروعیەتی ببورن مەشروعیەتی سیاسی و کۆمەڵایەتی بەرزن کە ئیمکانی خەباتێکی سازمان دراوتری بۆ خەڵکی کوردستان لە چاو باقی بەشەکانی تری کۆمەڵانی خەڵکی ئێران پێکێنەوە. کاتێک ستەم و چەوسانەوەی لە کوردستان ستەم و چەوسانەوە لە کوردستاندا گەیشتە شوێنێک کە بۆ خەڵک قبول ناکرێت لە ناخیم کۆمەلگادا حزبەکان بۆ گەیشتن بە داخوازیە سیاسیەکانی خەڵکی کورد سەریان هەڵدێن. ئەو ڕووداوە لە یاین بە درێژایی مێژوو لە کوردستان بۆتە نەریتێکی جێکەوتوو. ڕاستە حیزبەکان استراتیژی و سیاسەتی جیاوازیان هەیە کە خۆی لە ئەڵگۆڕەکانی ناو کۆمەلگای کوردستان سەرچاوی گرتووە ئەم جیاوازیانە. کوردستانی ئەمڕۆ ئەگەر بیست و داخوازی دیاریکراوی هەیە بەڵام ڕێگای گەیشتن بەم بیست و داخوازیانە و ئامانجی ڕزگاریان لێرەدا جیاوازە. بەم جیاوازیەوە دەتوانین بڵێن کە هەر کامە مەشروعیەتی سیاسی زۆریان لە نێوان توێژ و چینە جیاوازەکانی کۆمەلگادا پەیدا کردووە کە خۆی دەرخەری ڕاستیەکانی ناو کۆمەلگای کوردستانە. ئەمە کاگرسول وە باز دەکات دەڵێت نەک خاڵی لاواز بەڵکو خاڵێکی بەهێزی بزوتنەوەی کوردستانە. جێگاوپێگای حزبەکانی کوردستان بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی قبول نەکراو بووە و قبوڵیش ناکرێت و هەمیشە هەوڵیدا و ئەم حزبانە مێژووی ئەم حزبانە چاواشە بکات و سەرکوتیان بکات تا چیتر لە ڕێخستن و ڕابەری کۆمەلگای کوردستاندا ڕۆڵیان نەبێت، بەڵام هەمیشە ئەنجامی مەسەلەکە بە پێچەوانەوە بووە. ئەم ڕاستیە لە ڕەوتی شۆڕشی ژینادا زیاتر لە پێشتر خۆی نیشاندا کە بەهۆی ئەم تایبەتمەندیەوە کوردستان وەک پێشەنگی ئەم شۆڕشە دەرکەوت. لە بەرامبەردا ڕژیم لە ڕووی ترسەوە و لە کردارەکانی وەحشیانەی خۆیدا هەموو ناوەندەکانی حزبەکانی کوردستانی لە دڵی هەرێمی کوردستاندا کردە ئامانجی پەلاماری موشک و فڕۆکە بێفڕۆکەوانەکانی سپای تێرۆریستی پاسداران. ئەلبەتە ئەمە یەکەم جار نەبوو کە ڕژیمی ئیسلامی پەلاماری ناوەندەکانی حزبەکانی کوردستان بدات. ئەم ڕژیمە وەڵامی داخوازیەکان و خەباتی مەشروعی خەڵکی بە کوشتن و ئیعدام و ئەشکەنجە داوەتەوە. چاوەن خاڵی سێم بازەکات کە ڕەسوول لە نامەکەیدا لای جەنابەت بێگەر بفەرمووین. خەڵک بەم تایبەتمەندیانەوە لەگەڵ بیرۆکەی سیکۆلاریزم کە لەگەڵ ئاواتەکانی دیموکراتیەکان تێکەڵاوە ئاشنایی هەیە. ئەمە ژوای کردووە سەرەڕای ئەوەی کە زۆربەی خەڵکی کوردستان دیندارن، بەڵام دین و ئاین بزوێنەری سەرەکی خەڵکی کوردستان نەبووە. هەر بەم دەلیلا ڕەوتی ئاین سەرەڕای بوونی لە کوردستان نەیتوانیوە هێژمونی سیاسی لەم بزوتنەوەیە بەدەست بێنێ. سێکۆلاریزم بە مانای جیایی ئاین لە دەسەڵاتی سیاسی یەکێکی تر لە خاڵە بەهێزەکانی بزوتنەوەی کوردستان بووە. هەر لە سەرەتادا وەڵامی نەرێنی بە دەسەڵاتی ئاینی لە ئێران تا بەزوتنەوەی ژینا وەکو پێشەنگی خەڵکی ئێران بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی دەرکەوت. هەموو ئێمانە وای کردووە کە تەنانەت کۆماری ئیسلامی کوردستان وەک لانکەی شۆڕش و گۆڕان و گۆڕانکاری ناوخۆ بزانێ. بۆیە هەمیشە بنگایەکی ئەمنیەتی سەیری ئەم ناوچەیە کردووە. بەم هۆیەوە ترسی ڕژیم لە کوردستان بووەتە ڕاستیە کە ئەمڕۆ ڕژیم لە هەر دەرفەتێک بۆ شێواندنی ئەم ڕاستیانە و سەرکوتی ئەم نەتەوە و حەزبەکان کەڵگوەردەگرێت. بەڵام 47 ساڵ
سەرکوت و جاگیرکاری نەیتوانی ئەم بزوستنەوەیە کز و لاواز بکات و بێگومان ئێستا کە هاوسەنگی هێز گۆڕاوە و بزوستنەوەی کوردستان لە سەراسەری ئێران و تەنانەت ڕای گشتی بە بزوستنەوەیەکی ڕەوا و عادڵانە و بەرهەق ناوی دەرکردووە زۆر ئەستەمە بتوانێت خاڵە سەرەکیەکانی ئەم بزوستنەوەی و لە هەمووی گرنگتر پێشەنگی خەڵکی کوردستان بسڕێتەوە.
تا لە با بڕۆینە سەر بابەتێکی تری بەرنامەکەمان کە سەبارەتە بە قەیرانی ئاو و کارەبا. هاوینی گەرم، پشڕانی بەردەوامی کارەبا و کەمی ئاو کە هەژاری و بێکاریشی لەگەڵدا بێت دەردەکەوێت کە خەڵکی بێبەش و چۆساوە و ستەملێکراوی کۆمەڵگەی ئێران لە چ دۆخێکدا دەژین. زۆر جار لە ئەدەبیاتی سیاسیدا باسی هەژاری دەکرێت، بەڵام کاتێک ئەو وشەیە مانای ڕاستەقینەی خۆی دەردەخات کە یان بەسەردا بێ یان لە نزیکەوە هەستی پێ بکەیت. هەژاری بە واتای دەسەڵات نەگەیشتن بە لانیکەمی پێداویستە سەرەتاییەکانی ژیانێکی ئینسانی و شایستەیە. ئەم پێداویستیانە بریتین لە خۆراک، شوێنی نیشتەجێبوون، تەندروستی، پەروەردە و دابینکردنی کۆمەڵایەتی. بەپێی هامارەکانی حکوومەت زیاتر لە 70% دانیشتوان ئێران لە ژێرهێڵی هەژاریدا دەژین و لە دابینکردنی ئەو لانیکەمی پێداویستیانە بێبەشن. هەژاری لێکۆتەی وێرانگەری بەسەر کۆمەڵگەی ئێرانیدا سەپاندووە. هەژاری لە ڕادەبەدەر کەلێنی چینایەتی قۆڵتر و فراوانتر کردووە. هەژاری کرێکەران ناچار دەکات بە کەمترین کرێ سەختترین کار قبول بکەن. هەژاری دەرفەت دەدات بە سەرمایه‌داران و حکوومەت کە کێبەرکێ نێوان کرێکاران پەرەپێ بدات و ڕێگری بکات لە پێکهاتنی یەک ڕێزی چینایەتی نێوان مرۆڤ بە هاوچارنووسەکان. خەڵکی هەژار لە دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاری کۆمەڵایەتیەکان بێبەشن و ئەم واقعیەتە زیانە کۆمەڵایەتیەکانی دوو هێندە پەرەپێداوە. تاوان و تاوانکاری، ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان، توند و تێژی و لەشفرۆشی لە کۆمەڵگادا زیادی کردووە. کاتێک خزمەتگوزاری تەندروستی بۆ کەسانی بێبەش کەم دەبێتەوە و زۆربەیان لە خزمەتگوزاری تەندروستی بێبەش دەبن، نەخۆشیە مەترسیدارەکان پەرە دەستێن و تەندروستی هەموو کۆمەڵگات دەکەوێتە مەترسیەوە. هەژاری دەبێتە هۆی ئەوەی کە هەندێک کەس ناچار بن ئەندامەکانی جەستەیان بفرۆشن. ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی یەکێکە لەو وڵاتە دەگمەنانەی جیهان کە بەشێک لە بێبەشان ناچارن بۆ مانەوەی خۆیان و ئەندامانی بنەماڵەکانیان ئەندامەکانی جەستەیان بفرۆشن. تۆڕی دەڵاڵەکان هەندێک کەسی ناوەندە دەرمانیەکان و بەشێک لە کۆمەڵگەی پزیشکی کە جگە لە پوڵ و سەروەت بی لە هیچ شتێکی تر ناکەنەوە خەریکی بازرگانی نامرۆڤانەی فرۆشتنی ئەندامەکانی جەستان. وەڵێ بەڕاستی زۆر بەداخەوە چاوان کاتێک دەرفەتی خوێندنی یەکسان بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بوونی نییە ژمارەی منداڵانەی کە لە خوێندن بێبەش بوون گەیشتوێتە 1,500,000 کەس و هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ هەژاری و بێبەشی زۆربەی هەرە زۆری خەڵک لە ئەنجامی ئەم دۆخی بێبەش بوون لە خوێندنە ملیێنان منداڵ و تازەلاو ڕەوانەی شەقام و ناوەندە بێبەزەیەکانی کار دەبن و بەشێکیشیان نازانرێت چارەنووسیان چی بەسەردێت. کاریگەریەکانی هەژاری لەسەر دۆخی سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگی خەڵکی بێبەشیش ڕوون و ئاشکرایە. سیستەمی قازانجپەرستی سەرمایه‌داری بەردەوام بیستویەتی حەقدەستێکی کەم بدات بە کرێکاران و هیچ کاتێکی بەتاڵیان بۆ نەهێڵێتەوە. یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە سەرمایه‌داران دەیانەوێت کرێکاران هەژار و دەستکورد ڕابگرن و ڕێگری بکەن لە زیادکردنی حەقدەست و کەمکردنەوەی ساعاتەکانی کارکردن بریتیە لە بێبەشکردنی کرێکاران لە کاتی بەتاڵ و خەریکبوون بە کاروباری کۆمەڵایەتی و سیاسیەوە. ئاگاداربوون لە هەموو ئەم ئاکامە کارە ساتبارانە ئەومان پێ دەڵێت کە نابێت ڕێگە بدەین هەژاری هێرش بکاتە سەر تەندروستی جەستەی و دەرونیمان و پەروەردە و ئەخلاق و هاوپشتی مرۆڤایەتیمان بخاتە ژێر کاریگەریەوە. بەڵێ کۆماری ئیسلامی یەکێک لە دەوڵەمەندترین وڵاتەکانی جیهان بەڕێوە دەبات، بەڵام تەرخانکردنی بودجەی زۆر و زەوەند بۆ پرۆژەگەلێکی بێکەڵک دەزی بودجەی لە ڕادەبەدەری ناوەندایینیەکان و سوپای پاسەران و دەستگا سیخۆڕیەکان، بودجەی ڕێکخرا و دام و دەستگاکانی بڵاوکردنەوەی خۆڕافات، بودجەی کردەوە تیرۆریستیەکانی دەرەوەی سنوورەکان هاوکات لەگەڵ سروشتی سەرمایه‌دارانە و چەوسێنەرانەی بووەتە هۆی هەژاری 70% کرێکاران و زەحمەتکێشان. لۆژیکی سەرمایه‌داری ئەوەیە کە کرێکار ئەوەندە هەژار بێت کە نەتوانێت کاتی بەتاڵی هەبێت و ئەوەندەش هەژار نەبێت کە نەتوانێت لانی کەمی بژێوی خۆی دابین کات و درێژە بامانەوەی بدات. ئەم ڕاستیە لە کۆماری ئیسلامیدا زۆر ڕوون و ئاشکراتر دەبیندرێت. بەڵام خۆشبەختانە لە ئێران خەڵک بەرامبەر بەم هەژاری و تاڵان و بڕۆیە بێدەنگ و بێهەڵوێست نەبوون. ئاخێزەکانی بەفرامباری 96 و خەزەڵوەری 98 لەلایەن خەڵکی هەژار و بێبەشەوە بەڕێوە چوون. ئەوان سەر لە نوێ لە ئاخێزی شۆڕشگەرانی 1401 بە دروشمی ژن ژیان ئازادی هاتنەوە مەیدان.
ئەم جارەیان خەبات لە دژی هەژاری گرێدرا بە فاکتەرە بنەڕەتیەکانی دیکەی وەک ستەمکاری، ئاین و پیاوسەلاریەوە. ستەم و سەرەڕۆیی هەڵاوسان و گرانی بێکاری 10 ملیۆنی، برسیەتی و هەژاری و کەلێنی قوڵی چینایەتی تەنیا تەنگی بە جەماوەری ستەم لێکراوی کۆمەڵگا هەڵچینیوە. بێگومان جەماوەری کرێکار و زەحمەتکێش و کۆمەڵانی خەڵکی ئازار چێشتوێران کە 44 ساڵە لەژێر دەسەڵاتی ئەم ڕژیمە چۆسێنەر و تاوانکارەدا لە پێناو باشترکردنی دۆخی کار و گوزەرانی خۆیاندا خەبات دەکەن، لەم هەل و مەرجەشدا درێژە بە خەباتی خۆیان دەدەن. کرێکاران و خەڵکی ئازار چێشتوو کە هەژاری و بێبەشی ژیانی لێتاڵکردوون بۆ ڕزگاربوون لەو دۆزەخەی کە ڕژیمی سرمایەداری ئیسلامی خوڵقاندوویەتی هیچ ڕێگە چارێکی تریان نییە جگەل لەوەی کە دەبێ قۆڵی هەمەتی لێ هەڵبماڵن و بەبێ ترس لەسەر کتو گرتن شێلگەیرانەتر و لێبڕاوانەتر لە هەمیشە خەباتی خۆیان لە هەموو بوارەکاندا لە دژی سەبەبکارانی ئەو هەژاری و نەهامەتی یابووریە بەرەو پێش ببن. چاوانیەکێکی تر لە نامەکان کە لەلایەن بینەرانەوە بە دەستمان گەیشتووە نامەی هومەنە لە کرماشانەوە نووسیوێتی کە لە ڕۆژی یەکەمەوە کۆماری ئیسلامی لەگەڵ قەیران لەدایک بووە. لەگەڵ قەیران بەردەوام بووەوە بێگومان لەگەڵ قەیرانیش کۆتایی پێدێت. ئەم ڕژیمە بەهۆی سروشتی ئیسلامیەکەیەوە هەرگیز نەیتوانی ببێتە ڕژیمی باوی سەرمایەداری جیهانی. بەم هۆیەوە ناتوانێت بچێتە ناو خانەی ئابووری جیهانیەوە و ناتوانێت لەم سیستەمەدا بەشدار بێت
کەوایە دەتوانین بڵێن سروشتی قەیرانی ئابووری ڕژیم ئیسلامی ڕیشەی سیاسی هەیە بەم واتای کە قەیرانی ئابووری کۆماری ئیسلامی لە قەیرانی سیاسیەوە سەرچاوە دەگرێت و حکوومەتی کۆماری ئیسلامی و دەوڵەتەکانی تا ئێستا سیاسەتی ئابووری جیاوازیان تاقی کردوێتەوە بەڵام هیچ کامەیان نەیانتوانیوە کێشە و هۆکارەکانی قەیرانە ئابووریەکەی چارەسەر بکەن چونکە ڕێشەیە قەیرانی ئابووری لە پێکهاتەی سیاسی ڕژیمدا شاراوەیە. ئەگەر ئەم تێزە وەربگرین ئەوە دەبێت بڵێن کە قەیرانی ئابووری ئێران لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا لە پێشدا وەڵامی ئابووری نییە. بەم هۆیەوە چاوەن درێژە بە نامکێدا دەڵێت کە بەم هۆیەوە هیچ کام لە دەوڵەتەکانی دەورەی شەڕی سەرد و دەورەی شەڕ و دەورەی سازندگی و دەورەی چاکسازی و ئاعتداڵ و ئێستاش دەوڵەتی وەفاق نەیانتوانیوە چارەسەرێکیان بۆ قەیرانی ئابووری هەبێت. ئەوانەی قەیرانی ئابووری کۆماری ئیسلامی لە سیاسەتی ئەمیان ئەو دەوڵەت و پۆستی حکوومەتی یان لە گەمار و ئابووریەکانەوە دەبینەوە هەرگیز نەیانتوانیوە ئەم ڕاستیە گرنگیە ببینن کە چارەسەری قەیرانی ئابووری کۆماری ئیسلامی سیاسەتی ئابووری لە جۆرێکی دیکە نییە بەڵکو گرێدراوی سیاست و سروشتی سیاسی ڕژیم ئیسلامیە. ئەگەر وایە لەگەڵ یان بێگەماروەی ئابووری و یان لەگەڵ بێ قەیرانسازی لە ناوچەکەدا ئابووری کۆماری ئیسلامی هەر لە حاشەی ئابووری و بازاڕی جیهانیدا بۆچی بێنێتەوە چون سروشتی سیاسی و کولتوری جوڵەی ئیسلامی سیاسی ڕێگری لە چوونەژوورەوەی کۆماری ئیسلامی بۆ بازاڕی جیهانیەکان بۆیە نەک تەنها ئێران بەڵکو هەر وڵاتێکی دیکەش کە بەم ڤایرۆسە ئیسلامیە سیاسی ئالوودە بێت ئەگەری ئەوە نییە بتوانێت هاوبەش و بەشدار لە ئابووری و بازاری جیهانیدا بێت. بەڵێ کاگە هەومان لە بەشێکی تری نووسراوەکەدا دەڵێ پێکاتەی ئیسلامی ڕژیمی حاکم لەسەر ئێران بۆتە هۆی ئەوەی کە ئابووری ئێران لە بازاڕی جیهانیدا لە حاشیە و لە دەرەوەی خانەی ئەم بازاڕە بمێنێتەوە. بەم هۆیەوە بەشداربوونی بۆ ڕژوازی ئێران لە بازاڕی جیهانیدا بەندە بە بەردەوامبوون یان گۆڕانکاری سروشتی ئیسلامی ڕژیمی حاکم. هەر بۆیە ئەمڕۆ بەشێک لە بۆرژوازی ئێران خوازیاری وەلانانی کۆماری ئیسلامیە تا بتوانێت ڕێگا بۆ سرمایداری ئێران لە بازاڕی جیهانی بکاتەوە. کۆماری ئیسلامی حکوومەتێکە لە جوڵەی ئیسلامی سیاسی وە سەرچاوی گرتووە و ناتوانێت لە بنەمای جوڵەکەی خۆی دوور بکەوێتەوە. ئەگەر ڕۆژێک بە گریمانەی مەحاڵ ئەم ڕووداوە ڕوو بدات ئەوە ئیتر ئەو کۆماری ئیسلامیە کە ئێمە دەیناسین چیتر بوونی نییە. زیادە لەمەش قەیرانی پێکاتەیی و یان لە ئەنجامی دواکۆچنەکانی ئەم قەیرانە پێکاتەیە کۆماری ئیسلامی ڕژێمێکی گۆشەگیری جیهانی و هیچ دۆست و هاوپەیمانێکی متمانە پێکراوی لە نێوان وڵاتانی ناوچەکە و جیهاندا نییە. لە ڕووی ناوخۆیەشەوە بە نگایەک بۆ ڕوخساری سیاسی کۆمەڵگای ئێران دەبینین کە لەلایەکدا کۆماری ئیسلامی و لەلایەکی دیکەدا زۆربەی خەڵکی ئێران ناڕازی لە بەرامبەر یەکتردا ڕاوەستاون. لە بەردەوامی ئەم پرۆسەیەدا زۆربەی خەڵکی ناڕازی گەیشتونەتە ئەو باوەڕەکە کۆماری ئیسلامی نەک حکوومەتی خەڵکی ئێران بەڵکو دژمنی خەڵکی ئێرانە. ئەمە ڕژیمە ڕژیمێکی مانعی پێشکەوتن و خۆشبەختی خەڵکە کەوا بوو وەلانانی کۆماری ئیسلامی ویست و خواستی بەشی زۆری خەڵکی ئێرانە بەڵام نەبوو ئەوەی پەیوەست بە سیستمی جیهانی سەرمایە بێ بەڵکو بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری و بەختەوەری لە ژیان. ئەمە ناوڕۆکی وەلانانی کۆماری ئیسلامی بۆ خەڵکی ستەملێکراوی ئێران لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ڕاستی کۆماری ئیسلامی دەردەخات.
شدو سروین و سورانی منم دایکی دیاکوکان منم مستور کیسانی هزاران سال من میجو پیام ما فی اکسانی هزاران سال من میجو پیام ما فی اکسانی تالب نامێکی تری بەرنامەکەمان بینەرێکمان بە ناوی سیامەک بۆمانی ناردووە. لە نووسراوەیەکدا دەڵێ لە بارودۆخی شۆڕژگەرانەجا وەک ئەوەی ئەمڕۆ بەدی دەکرێت هەموو بەشەکانی ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی لە ناوخۆ و جەرەوە هەوڵ دەدەن ئاسۆ وارزوەکانی خەڵک بە ڕووخاندنی ئاخووندەکان سنوورزار بکەن. ئەوان هەوڵ دەدەن لە دژی هیچ داخوازیەکی بنەڕەتی و سیاسی و ئابووری خەڵک ڕاستەوخۆ شتێک نەڵێن. بەڵام ناڕاستەوخۆ هەوڵ دەدەن داخوازیەکانی خەڵک لەگەڵ هەستی نەتەوەپەرستی و شەنازیە مێژوویەکان دژایەتی لەگەڵ ئاخووندەکان داپۆشن. بە وێنەگرتن لە تەنیش دەسەڵاتدارانی دەوڵەتە بەڕژوازیەکاندا واتە ڕۆژاواییەکاندا شایستەیی و توانای بەڕێوەبردنی حکوومەتی داهاتوو بە کۆمەلگا نیشاندن. بەلادانی ڕایگشتی هەوڵ دەدەن کۆمەلگا دەست بە ڕەگ و ڕیشێستەم و نابەرەبەریەکانی خۆی نەبات. ڕادیکاڵ نەبێت، بەرژەوەندی چیانەتی و سیاسی خۆی نەناسێت، تا بکرێت سەقفی داخوازیەکانی خەڵک کورت و کورتتر بکەن. کارەکەی کە لە ساڵی 57دا کردیان و بنکەی شکستی شۆڕشیان ئامادە کرد. ڕادیکاڵترین ڕەخنەی بەرێڕاست ئەوەیە کە کۆماری ئیسلامی بە باندی تاوانکار بناسێنێت. لە کاتێکدا تاوانباربوون و باندبوونی ئەمانە پێداویستی سیستمی حاکمیێرانە. بە واتایکی تر تا ئەم سیستم و موناسباتە هەبێت تاوانکاری لە دەسەڵات یەکێکە لە دەرەنجامەکانی. بەڵێ هەموو لقەکانی بۆرژوازی ناڕازی و تەنانەت و بەشێکە هێشتا لە تەنیش ڕژیمیشدا ماونەتەوە لەوانەیە سپەی پێوەست بە خەڵکی ناڕازیش ببن. هەوڵ دەدەن هەموو مەینەتی و بەدبەختیەکانی کۆمەلگا بەبوونی تەنها باندی ئاخوندی تاوانکار لە حکوومەتدا کورتکەنەوە. وان نیشانەدەن ئەگەر ئاخوندی تاوانکار لە حکوومەت نەمێنێ هەموو ئارەزوەکانی خەڵک جێبەجێکرێت. بۆرژوازی ئۆپۆزیسیۆن بە پشبەستن بە ئایدۆلۆژیای نەتەوەپەرستی و هاوڕێبوون لەگەڵ ئامریکا و وڵاتانی ڕۆژاوایی هەوڵدەدا سیستمی سەرمایه‌داری و ستوونەکانی دەوڵەتی ئێستا وەک دەستگای سەرکوت و هێزە چەکدارەکان و هیتر لە پەلاماری خەڵک بپارێزێت. ئەوان تاوانباری بارودۆخی تەحموڵ نەکراوی ئێستای کۆمەلگا نەک لە سیستمی سەرمایه‌داری بەڵکو تەنها لە ئاخوند و باندی تاوانکار دەناسێنن. بۆرژوازی خاس وارەزوەکانی کۆمەلگا لە جەعبەی جادوگەری دموکراسی و مافەکانی مرۆڤدا دەپێچێتەوە تا کەس ناوەڕۆکی ڕاستەقینە و سروشتی ناوەوەی ئەم جەعبە جادوگەرە تا دوای ڕووخان و دەسەڵاتگرتنی دووبارەی ئەوان لێیان تێنەگات. ئەوان تا ئێستا یەک گوشەیان دژی بزوتنەوەی ئیسلامی سیاسی و ئاین نەوتووە و ناڵێن. ئاین بۆیان ڕێزلێگیراوە و خراپی حکوومەتی ئێستا لە ڕوانگەی ئەوانەوە حاکمیەتی ئاخوندە تاوانکارەکانە. لای ئەوان ئاخوندە ناتاوانکارەکان دەبێت ڕێزیان لێبگیردرێ. ئەوان دەزانن کە گوتن و ڕەخنەگرتن لە بزوتنەوەی ئیسلامی سیاسی و بەرەنگاری لەگەڵ ئەم بزوتنەوەیە ناچاریان دەکات کە دژی ئیسلام و یاسا ئیسلامیەکان زمان بکەنەوە و ئەمان ئەویان ناوێت. چونکە هەموو لقەکانی بۆرژوازی پێویستیان بە ئاخوندی باش و دەرباری هەیە و گرنگی گێلکردنی خەڵک بە ئاین دەناسن. چالاکوانان و ڕابەرانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە تەنیژناسین و ئاشکراکردنی ئەم فێڵانەی بورژوازی و پۆزیسیۆنەوە دەبێت تاکتیکی ڕژیمی ئیسلامیش بناسن و لە بەرامبەریدا سەنگەربەندی بکەن و هۆشیاری کۆمەلگا بەرزتر بکەنەوە. کێشە تەنیا دەسەڵاتی چەند ئاخوەندی جەنایەتکار و تاوانکار نییە، کێشە دەسەڵاتی سیستم و مناسباتێکە کە ئاخوند و غەیری ئاخوند بەباری دێن.
شینه جین جیان آزادی 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 تالب دوا نامەی ئەم بەرنامەیە نامەی کاک ڕەحیمدا کە لە یاداشتێکی کوردان نووسیویەتی من نازانم بۆچی سەر و کۆمار دەستگیر ناکرێت. لە وتارێک لەم دوایانەدا پزیشکیان دەڵێت ئێمە لە کام بوارەکاندا کێشەمان نییە، لە کارەبا، لە ئاو، لە گاز، لە بەنزین، لە یارمەتیەکان، لە نرخی درا و زۆر شتەکانی تر. دواتر دەپرسێت ئێوە بڵێن چی بکەین؟ کاک ڕەحیم دەڵێ جارێ پێش ئەوەی بەڕای خۆم بڵێم چی بکەن بەڕاستی تێناگەم بۆچی جەنابی پزیشکیان دەستگیر ناکرێت. مەگەر ئەو بەم قسانە ڕەشببینی دروست ناکات، ئەگەر ئێمە ئەم قسانەمان کردبا ئێستا دەبووە لە زینداندا بە تۆمەتی بڵاوکردنەوەی ڕەشببینی لەژێر پرسیاری وەڵامدا بوونایە. بۆچی سەر و کۆمار نابێت وەڵام دەرەوە بێت؟ گرنگ نییە سیستمی ویلایەتی فەقی هۆکاری ئەم کێشانە بووە یان سیستمی پەهلەوی قاجار یان هەر کەسێک. گرنگەوەیە کەسانێک کە لە ئێران دەسەڵاتیان بووە و هەیە توانایی چارەسەرکردنی کێشە سەرەکیەکانی ژیانیان نەبووە و نییە، چۆن ئەسڵەن بۆیان گرنگ نەبووە. ئێستا کە ساحێبانی کێشە سەرەکیەکانی ناو کۆمەلگایانی خەڵکی وەگیان هاتووی ئێران هاتوونەتە دەنگ و دەپرسن ئێوە بڵێن چی بکرێت. ئێمەش دەڵین یان دەتوانن کێشەکە چارەسەر بکەن یان ناتوانن. ئەگەر دەتوانن تا ئێستا چارەسەرتان دەکرد، ئەگەر نەتوانن یان باشتر بڵێم ناتان هەوێ دەست هەڵگرن بڕۆن گۆڕتان گومکەن، ئەمە باشترین خزمەتە کە بە خەڵکی ئێران دەکرێت. یان بگەڕینەوە بۆ پرسیاری یەکەم، پزیشکیان یان ڕاست دەڵێت ئێمە لە ناو قەیرانی چارە هەڵنەگرین یان درۆ دەکات. ئەگەر درۆ دەکات بۆچی بە تاوانی ڕەشببینی دەستگیر ناکرێت؟ ئەگەر ڕاست دەڵێت دێ بۆچی دەست لە کار ناکێشێتەوە؟ بۆ بەگشتی دەسەڵاتی کۆماری ئیسلامی دەست لە کار ناکێشنەوە تا زەمینە دروست بێت ئەوانەی وا لەم قەیرانانە زەرەرمەندی یەکەمن و بۆ خۆیان توانایی چارەسەرکردنی قەیرانەکانیان هەیە چارەنووسی خۆیان بەدەستەوە بگرن. وەڵامەکەی نابێ ناڕوون بێ. کۆماری ئیسلامی کۆماری قەیران سازیە. بۆمانەوە لە دەسەڵات و تەرانکردنی سەروەت و سامانی ئەم وڵاتە هیچ ڕێگایەک نییە جگە لە وەلانانی. وەلانانێکی شۆڕژگێرانە کە بە هێزی ڕێکراوی هەمان قوربانیانی قەیران سازیەکانی یەک لە دوای یەکی کۆماری ئیسلامی کەچی دی سەرەتای پێداویستەکانی ژیانی قەیران نەبێ تا چیدی ئازادی و حورمەت و کەرامەتی ئینسان ژێر پێ نەخرێت. سرش مست و دلش دشت و صدای خندش کو برش رفتم که آوازی دگر بهرش بخوانم که
کمی گشت و دمی جست و به من گفت برو آواز خود با دیگران خوان، با بغضی از ترانه محزون از این زمانه، رو به دریا کردم و آهی کشیدم، شعر خود را دوباره با شوری عاشقانه با مرغان هوا کردم روانه. سرش مست و دلش تشت و صدای خنده‌اش کوک، برش رفتم که آوازی دگر بهرش بخوانم، کمی گشت و دمی جست و به من گفت برو آواز خود با دیگران خوان، فرسخ‌ها دور ز کویش دشتی گلگون چو رویش، نسترن‌ها شاهدی بر شهد و بویش، برزین اسبی از باد پیکی خاموش ز فریاد، نغمه من پر کشید آرام به سویش، سرش مست و دلش تشت و صدای خنده‌اش کوک، برش رفتم که آوازی دگر بهرش بخوانم، کمی گشت و دمی جست و به من گفت برو آواز خود با دیگران خوان، با بغضی از ترانه محزون از این زمانه، رو به دریا کردم و آهی کشیدم، شعر خود را دوباره با شوری عاشقانه با مرغان هوا کردم روانه. بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادار کراین کە ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی هەشتی گەلاویژی 1404 دادە عیسمەت مرادی خوشکی هاوڕێگیان بەخت کرد و محەممەد ئەمین مرادی ناسراو بە مینەی حەمامیان، یەکێک لە تێکۆشەرانی کۆمۆنیست و وشیاری ناوڕێزەکانی کۆمەڵە و لە دامەزرێنەرانی یەکیەتی جوتیاران و هەروەها ڕێکخرەی یەکەم مانگرتنی کرێکارانی بێکار لە ناوچەی بۆکان لە سەمەنی 90 ساڵیدا ماڵاوایی لە ژیان کرد. تەرمی دایە عیسمەت هەرە ڕۆژە لە ناو غەم و پەژارەی جەماوەری خەڵکی بۆکان و دەوروبەردا لە گۆڕستانی بۆکان بە خاک سپێردرا و ڕۆژی دواتریش واتە ڕۆژی پێنجشەمە ڕێکەوتی نۆی گەلاوێژ خەڵکی دڵسۆز و بە ئەمەگی شاری بۆکان و دەوروبەر بە بەشداری گەرم و گوڕی خۆیان لە ڕێوڕسمی پرسە و سەرخۆشیەکەی هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵە و کەسوکاری دایە عیسمەت دەربڕی. دایە عیسمەت کەسایەتیەکی خۆشناو خۆشەویست و جێگەی ڕێزی خەڵکی ناوچەکە بوو. دایە عیسمەت تا دوا هەناسە بە ڕێباز و بیر و باوەڕی براگیان بەخت کردوەکەی واتە هاوڕێ محەممەد ئەمین مرادی وەفادار مایەوە و هەر بەم هۆکارش لە نێو جەماوەری خەڵکی بۆکاندا سیمایەکی ناسرا و جێگەی ڕێزێکی تایبەتی بوو. ئێمەش لەلایەن سەرجەم ڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە پرسە و سەرخۆشی گەرمی خۆمان ئاراستەی بنەماڵە و کەسوکاری سەربەرزی دایە عیسمەت و دۆستان و خەڵکی ناوچەی بۆکان و دەوروبەر دەکەین و خۆمان بە هاوبەشی غەم و پەژاریان دەزانین. بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادار بووینەوە کە هاوڕێ تێکۆشەر و خۆشەویستمانەکە گستەمین قادری خەڵکی گوندی مۆلاناوەی سەر بە شاری سەقز
ڕۆژی دووشەممە 20 گەلاوێژی 1404 هەچاوی لە تەمەنی 62 ساڵیدا بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە بۆ هەمیشە ماڵەوای لێکردین. کاکسەمین لە ساڵی 1342 هەتاوی لە گوندی مەولاناوای سەقز لە ناو بنەماڵێکی هەژار و زەحمەتکێشدا لەدایک بوو. بەداخەوە بەهۆی دەستکورتی و سەختی ژیانەوە لە خوێندن و نووسین بێبەش بوو، بەڵام ئەمە نەبووە ڕێگر لەوەی کە مرۆڤێکی خاوەن هەڵوێست و تێگەیشتوو نەبێت. تەواوی تەمەنی پڕبەهرەی بە کرێکاری و ڕەنجدان بەسەر برد و لە نزیکەوە هەستی بە جیاوازیە چینایەتیەکان و نادات پەروەریە کۆمەڵایەتیەکان دەکرد. ئەم هەستە مرۆڤ دۆستانەیە وای لێکرد کە هەمیشە خولیای دنیایەکی ئازاد، یەکسان و دادپەروەری لە مێشکیدا بێت. لە ساڵی 1365 هەتاویدا لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیانی لە پێناو ئامانجە بەرزەکانی کۆمەڵە و خەبات بۆ سۆسیالیزم بۆ ماوەی 2 ساڵ لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا بەندکرا. لە ماوەی زیندانیشدا سەرباری ئەشکەنجە وازار هەرگیز سەری بۆ دوژمن دانەنەواند و نەهێنی هاوڕێیانی نەدرکات. بەداخەوە پاش ماوەیەک ململانەی لەگەڵ نەخۆشی شێرپەنجە ڕۆژی دووشەمە 20 گەلاوێژ دڵا گەورەکەی هاوڕێ سەمین لە لێدان کەوتو بۆ هەمیشە چاوەکانی لێکنا. تەرمی پیرۆزی لە ناو ئاپۆڕای جەماوەری خەڵکی مەولاناوە و دەوروبەری بەڕێزەوە بە خاک سپێردرا. بەم بۆ نەخەمناکەوە ئەمەش پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی بەڕێزی کاک سەمین، هاوڕێیانی و تەواوی خەڵکی تێکۆشەری مەولاناوە و شاری سەقز دەکەین. ئێمەش خۆمان بە شەریکی خەمیان دەزانین و یادی هەمیشە زیندووی هاوڕێ سەمین قادری بەرز ڕادەگرین. یادی بەخێر و ڕێگای پڕڕێبوار بێت. بەداخ و پەژارێکی قوڵەوە هەواڵی کۆچی دوایی دایە ئامینە حاجی ئەحمەدی، دایکی هاوڕێ گیانبەخت کرد و فەرزاد میلاتپورمان پێگەیشت کە ڕۆژی دووشەمە ڕێکەوتی 20 گەلاوێژی 1404 هەچاوی لە شاری سنە ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ گیانبەخت کرد و فەرزاد میلاتپور پێشمەرگەی کۆمەڵاوە یەکێک لە هاوڕێ تێکۆشەر و ئازاکانی ئۆردوگای کۆمەڵە لە زەربێز بوو. ئەو بۆ پەڕی دڵسۆزی و ورەی بەرزی شۆڕژگێڕانەوە لە ئۆرگانە جیاوازەکانی حزبدا کارەکانی ڕادەپەڕاند. پسپۆڕی سەرەکی هاوڕێ فەرزاد لە بواری کارەبا و تەئسیساتدا بووە بەبێ ماندوو بوون و بەو پەڕی تواناوە خزمەتی هاوڕێیانی دەکرد. هەمیشە وەک تێکۆشەرێکی کۆمۆنیستی ماندوو لە ناز ناوی دەبردرا. هاوڕێ فەرزاد بۆ بەرزکردنەوەی تواناکانی و کارکردنی سربەخۆ ڕۆی لە شاری سلێمانی کرد و لەوێ لە کۆمپانیای کارەبای سلێمانی دەستی بەکار کرد. هاوکات وەک لایەنگرێکی دڵسۆزی کۆمەڵە درێژەی بە تێکۆشاندا. بەداخەوە لە پاییزی ساڵی 1386 هەتاویدا بەهۆی ڕووداوێکی کارەوە گیانی عزیزی لەدەستدا و لە گۆڕستانی هاوڕێیانی گوردانی شوان لە شاری سلێمانی بە خاک سپێردرا. دایە ئامینە دایکێکی مێهرەبان و دڵسۆز بوو. سرە ڕای لە دەستانی کوڕە تێکۆشەرەکەی هیچ کاتێک سۆز و خۆشەویستی خۆی لە کەس درێغ نەکرد و وەک دایکێکی ئازا و بوێر لە ناوچەی تەوریوەر ناسرا بوو. بەداخەوە دایە ئامینە بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە لە تەمەنی 65 ساڵیدا ببورن لە نەخۆشخانەی تەوحیدی شاری سنە کۆچی دوایی کرد و تەرمەکەی لە ناو ئاپۆڕای خەڵکی گوندەکەیان لە تەوریوەری سەر بە شاری سنە بە خاک سپێردرا. بەم بۆنەوە ئێمەش لەم بەرنامەیەمە بووینەرانەوە بەم بۆ نەخەمناکەەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی بەڕێزی دایە ئامینە حاجی ئەحمەدی و سەرجەم خزم و کەسوکاریان دەکەین. یادیان بەخێر و ڕێگایان پڕێبوار بێت. بینەرانی خۆشەویست، بەم شێوە گەشتینە کۆتایی بەرنامەیەم هەفتەی ئێمە و بینەران. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و بەو هیوای کە ناوڕۆکی بەرنامەکە جێگەی سەرنجیەوەی عزیز بوو بێت و توانن کەڵکی پێویستی لێ وەربگرن. بەڵێ هازیزان و بینەرانی خۆشەویست، زۆر سپاس کە تاکو و ئێستا بینەرمان بوون بۆ ڕازاندنەوەی هەرچی زیاتری بەرنامەکەی خۆتان.
نامەمان بۆ بنێرن و ڕاو بۆ چوونی خۆتان بۆمان باس بکەن. زۆر سپاس جارێکی تکە بۆ گوێگرتن لەم بەرنمەیە تا بەرنمێکی دیکە و هەفتێکی تر و ئێمە بینەرانێکی تر ماڵەوە. ماڵەوە.